لاری دەستپێکی هەفتەی حەفدەی خولیێستێرەکانی عێراق یانەی هەولێر لەسەر یاریگە یانەی کەرغ لە شاری بەغداد بووە میوانی نەفت. ئەمە یەکەم دەرفەتی یاریەکە بوو بۆ نەفتی خاوەن ماڵ. لەم هێرشە ئەحمەد سەبری هێرشبەری کوردی یانەی نەفت خەریک بوو تیپەکەی بە گۆڵ یەکەم پێش بخات، بەڵام تۆپەکە نەگەیشتە گۆڵ. سەوز پۆشەکانی بەغداد کۆنتڕۆڵ یاریەکان کردبوو، بە چەندین هێرش مەترسیان خستە سەر گۆڵی میوانەکەیان. نەفت لە قۆسنەوەی دەرفەتەکان سوودی وەرنەگرت و گۆڵەکەی هەولێر بە پاکی مایەوە. لە خولەکی 34 لە بەرزکردنەوەیەکی خالید کوردۆغلی سووری، یوسف بن سۆدەی تونوسی هەولێری لە یاریەکە بە گۆڵی یەکەم پێشخست. بن سودة سليم الكرة عالية رأسية من بن سودة. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم بن سۆدە دەرفەتی گۆڵی دۆمیشی لە پێش بوو، سوودی لێ نەبینی و نیوە یەکەم بە گۆڵێکی پاک لە بەرژەوەندی هەولێر کۆتایی هات. لە سەرەتاکانی نیوەی دووەم ئەم دەرفەتە بۆ ئەحمەد سەبری هەڵکەوت، ئەنجامەکە یەکسام کاتەوە. لە دەستیدا هەولێر هەوڵی دەدا بە هێرشی هەڵگەڕاوە بە گۆڵی زیاتر بگات. نەفتیش باڵا دەستی یاریەکە بوو، هەموو هەوڵەکانی بۆ گۆڵی یەکسانی بوو. سەوز پۆشەکانی بەغداد زۆر ڕێگەیان تاق کردەوە تاوەکو گرێ کوێرەی گۆڵ تۆمار نەکردن بکەنەوە، بەڵام سەرکەوتو نەبوون لە وەرگێڕانی هێرشەکان بۆ گۆڵ. دلۆڤان مەهدی گۆڵپارێزیش ئازایانە ڕوبەڕووی هێرشەکان دەوەستایەوە و گۆڵەکەی بە پاکی هێشتەوە. لە خولەکی 92 گەیلان لوقمان گۆڵی دووەمیشی بۆ هەولێر زیاد کرد و کۆتایی بە یاریەکەی هێنا. مخادع خدع الجميع خدع الخبير علينا لعبت عادت مباشرة من سامسون. بەم سەرکەوتنە هەولێر بە کۆکردنەوەی 28 خاڵ و بە کاتی هاتە خانەی شەشەمی ڕیزبەندی. نەفتیش بە 24 خاڵەکەی لە ناوەڕاستی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی پێام.